لە ڕۆژهەڵاتەوە. بەرنامەی لە ڕۆژهەڵاتەوە قسە و باس و لێکدانەوەی بەحس و بابەتەکانی پەیوەند بە ڕۆژهەڵاتی کوردستانەوەیە. ئێمە وەکو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هیوادارین هەموو هێزەکانی باشووری کوردستان تێکڕا بە یەکگرت و لە گۆڕەکانی سیاسی ئێراندا کێشە و کێبڕکێکی یەکجار بن. مرۆڤێکی ئازادی خواست بەردەوام دەبێ بڕوای بە کۆمەڵ. بەبێ ڕەفراندۆمیش وازەحە، یعنی هەموو ڕێبوارێک دەتوانێت تەشکیل بدات کە خەڵکی کورد لە کوردستانی عێراق دەهێنێت زیاد بێتەوە. کەوێت دانوستان پێکەوە مەشوەرەتکردن و ئاڵوگۆڕی بیرروڕا و ئەوە درێژە بدەین گوتاری دموکراسی خوازیەکی سێکولار و ئەم بەرنامەیە بۆ بە ئاگابوونە لە بارودۆخی سیاسی، ئابووری، فەرهەنگی و کۆمەڵایەتی کۆمەڵگای ڕۆژهەڵاتی کوردستان وەکو کۆمەڵگایەکی زیندوو بۆ ئەوەی ئازادانە تەرح و ڕاوبۆچوونەکانیان لە چوارچێوەی فراهەمکردنی ئازادی بەبێ گوێدانە فکر و ئایدۆلۆژیای جیاواز. بیسەرانی خۆشەویستی گەلی کوردستان ئەم کاتتان باش هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی نوێی لە ڕۆژهەڵاتەوە. ئەمڕۆ قسە و بازەکەین سەبارەت بە بارودۆخی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و ڕەوشی سیاسی ئێران لە خۆرهەڵاتی ناوەڕاست و قساکەین لەسەر بارودۆخی سیاسی کوردستان بە گشتی و لەگەڵ میوانەکانم گفتوگۆی ئەوەکەین سەبارەت بە پێکهێنانی ناوەندی کاری هاوبەشی 5 هێزی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ڕاگەیاندنی هاوبەشی چەند هێزی چەپ و سکیۆلاریش بەیەکەوە. قسە و بازەکەین لەبارەی ئەگەر ناوەندێکی هاوبەشی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پێکاتووە وەکو بەڕێز ئیبراهیمی عەلیزادە هەر لەم بەرنامەی ڕایگەیان کە ئەوانە بریتین لە هێزە ڕاستەکان و تەنانەت بەشێک لە هێزە ئیسلامیسیەکانی شتیایە، ئایا ئەکرێ لەم بارەیەوە کۆمیسیۆنێک یا کوالیسیۆنێک ئیتیلافێکی هێزە چەپەکان لە خۆرهەڵاتی کوردستان و لە ئێران پێک بێت، ئایا زەرورەتی ئەوە هەیە و قسە و باز دەکەین لەسەرەوەی کە ئایا پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان لە ئێستا لە چ ئاستێکدا لە ڕۆژهەڵاتی کوردستان و تا چەند ئامادەی گۆڕانکارین و خطاب و گوتاری ئەوان یا خطاب و گوتاری بچنەوەی چەپ و کرێکاری لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران بەگشتی لەکوێی ئەو پرۆسە سیاسیەیە کە بۆ زۆربە مانگرنگە کە گوتارێکی چەپی وازح و ڕوون سەبارەت بە خزمەتی کرێکاران زەحمەتکێشان ژنان هەبێ، بەڵام ڕخنەیەکی جدی لە هێزە سۆسیالیستەکان لە هێزە کرێکاریەکان لە هێزە چەپ و کۆمونیست و مارکسیستەکان ئەوەیە کە لە بەشێکی زۆری خۆرهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە ئێران و کوردستان و پەرشوبڵاون و نایەکگرتوون نامونسجی من وتارێکی یەکگرتویان نییە. ئەمڕۆ ئەم بەرنمەیە تاوتویەکەین بە میوانداری هەرێکە لە بەڕێزان کاک سەلام زیجی سکرتێری پارتی سۆسیالیستی شۆڕژگێڕی ئێران لە سویدەوە لەگەڵمانە. بەخێربێی کاک سەلام. بەڕێز ڕەوف کەعبی ئەندامی کۆمیتەی ناوەندی یەکێتی فیدایانی خەڵکی ئێرانمان لەگەڵ لە پاریسەوە. تۆش بەخێربێی کاک ڕەوف، زۆر سپاستان دەکەم. ڕۆژتان باش، منیش لە هاوڕێزمێ بۆ هەمووتان. زۆر سپاس. کاک سەلام، ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم بەخێربێ بۆ بەرنامەی لە ڕۆژهەڵاتەوە لە ڕادیۆی دەنگی گەلی کوردستانەوە، یا با بڵم لەبەر خاتری جەنابت بڵم بەرنامەکەم بەخێربێ بۆ بەرنامەکەم لە ئێرانەوە، یعنی لە ڕۆژهەڵات و لە ئێرانەوە بۆ پێی بیرکردنەوەی جەنابت وایە. ئەگەر سەرەتا جەنابت وێنایەک یا سوورەیەکم بیتێ سەبارەت بە ئەوزاعی سیاسی ئێران و کوردستانی ئێران و پێ دوایە ڕەوشەکە چەندە لەبارە یان با بڵێم ڕۆڵ و دەخالەتی ئێوە وەکو هێزێکی سیاسی سۆسیالیست دەور و نەخشی ئێوە چییە؟ دواتر دێنە سەر کۆی بابەت و تەوەرەکانی ترمان. بەڵێ سەرەتا ئەسلاوم بۆ جەنابت هەیە و هەروە بۆ جۆگرانی ئەم بەرنامەیە. ڕووداوەکانی سیاسی ناوخۆی ئێران و کوردستان پێما بێ زۆر کەس ئاگدار بن لەم دوایانەدا بەرەو بارودۆخێکی هەستیار چوو، ناڕزایەتێکی زۆر بەرین دژ بە کۆماری ئیسلامی دەستی پێکرد. هەرچەند ئەم ناڕزایەتانە بەداخەوە لەلایەن کۆماری ئیسلامی سەرکوت کراوە، ببورن دەنگی لای ئەوە دەگەڕێتەوە بۆ من نازانم لە چۆیە دەنگی ستودیۆکە بێت وازانم. هەڵ مەرجەکەی سەرکوت کرد ڕووداوەکان لە کۆماری ئیسلامیەوە، بەڵام ئەم ئەوزاعە هەروە پەرەیسەندووە و لە کۆشارایی جۆرە و جۆری ئێران ناڕزایەتی بەرین هەیە، بە تایبەت ناڕزایەتێکی زۆر بەرین لە ناو
بەشە جۆرا و جۆرەی ڕێکخراوە کرێکارەکان ناڕزایەتی کرێکاری یەکجار زۆر لەناو ئێرانە هەر ئێستا بەرچاوە و بەتایبەت هەر ئەلئان سەردەمی خەباتێکی جەماوەری خەریکە ڕێەکەوێ بۆ وەرگرتنی حەقدەستی ساڵانە کە باوە لەم کاتانەدا لە ئێران دیاریکردنی موچەی ساڵانەی ساڵی داهاتووی کرێکاران و کارمەندان لە ئێران ناڕزایەتێکی زۆر هەیە ڕێکخراوەهای زۆر بەیانی هاوبەشیان داوەتە دەرەوە و جەموجۆلێک لەم بابەتەوە هەیە لە کوردستانی جیاواز نییە بەڕاستی سەررجەم ئاڵوگۆڕە سیاسەکانی ناو ئێران ئێستا لەگەڵ کوردستان زۆر ناتوانین جێ بکەینەوە لەبەر ئەوەی هەموو دەزانین کۆماری ئیسلامی دوژمنێکی سەرێکیە هەم بۆ خەڵکی کوردستان هەم بۆ خەڵکی ئێران و دیارە حتا تەنانەت لە کوردستانە بەهۆی تایبەتمەندی سیاسی فەزای سیاسی لە کوردستان بوونی حیزب و ڕێکخراوەیەکی زۆرتر و مێژوونیەکی ڕۆشنی خەباتی دژ بە کۆماری ئیسلامی شەیە لەم بابەتانە جمهوری ئیسلامی زۆر شارەکانی کوردستانی زۆرتر داگیر کردووە زۆرتر ملیتاریزەی کردووە و خەڵکانێکی زۆرتری هەر ئێستا بردوتە ناو سزنەکان و لە حکمی سێداری پێداون ئەوزاعی ڕووداوە گشتیەکان ئێمە هیوادارین بەرەو ئەوە بڕوات بەڵام بڕوات کە ئەم خەباتە پەرەپسەنێ و جمهوری ئیسلامی زۆرتر بخاتە ژێر مانگەنە و فشارەوە چون واقعیەتی ئێمە لە ئێران لە کوردستانی ئێران ئەوەیە سەرنجامەکەی بە کۆماری ئیسلامی لەسەر ڕێگای کۆمەلگا لا بچێت بەڵام زۆر گیر و گرفت و کۆند و کۆسپمان لەسەر ڕێگا هەیە بەداخەوە کە ئەم کۆند و کۆسپانە تا ئێستا بوونەتە هۆی ئەوە جمهوری ئیسلامیەک کە ئێستا 39 ساڵە حکوومەت دەکات بە بڕوای ئێمە حەقی نەبوو تەنانەت 39 ڕۆژیش دەسەڵاتی بێ لە ئێران وە کاتی خۆی وەکو هێزی داعش کە زۆر کەس پێی ئاشنایە ئەوی شێزێکی لە چەشنی نەوعی داعش بوو بەڵام نەوعی شیعەگەرەکەی بوو کاتی خۆی هێنانت بە زۆر دایان سەپان بەسەر خەڵکان و گەلانی ئێرانە و بەداخەوە تا ئێستا ئەم 39 ساڵە بە کوشت و کوشتار و بە سەدان هەزار ئینسانی لە بین بردووە شار لە کاتی خۆی شارەکانی کوردستانی وێران کردووە و لە ڕێگای سەرکوت و خێن و کوشت و کوشتارەوە خۆی ڕاگرتووە بەڵام هەروەک ئەرزم کردن کۆند و کۆسپێک لەسەر ڕێگا هەیە بە تایبەت لەلایەن بەری ئۆپۆزیسیۆنەوە کە بەداخەوە هێشتا ئەو هەلومەرجەی نەخۆڵقاوە کە بتوانین لەم خەبات و بەرین ناڕزاتی بەرینێ کە هەیە کە ئێمە پێمان وابێ پێمان وایە زۆربەی خەڵکی کوردستان وە خەڵکی ئێران دژ بە حکوومەتیان خۆش ناوێ و ئارزووی ئەویان هەیە هەر ڕۆژێک ئەم حکوومەتە لە سەرگایانە لا بچێت باشە بەرز کاک سەلام دوای ئەگەڕێمەوە لای جەنابەت بەرز کاک ڕەوف کابی ئەندامین کۆمیتەی ناوەندی یەکێتی فیدایانی خەڵکی ئێران کاک ڕەوف ئەگەر قسە لەسەر خۆپیشاندانانەی ئەو دوایانەی ئێران بکەین خۆپیشاندانەکان خۆپیشاندانی بەرفراوان بوون زیاتر لە 40 بۆ 50 شاری ئێرانی گرتبەوە بەڵام سەرنجام ئاکامێکی نەبووە گوایە بۆ چوونێک هەیە کە گوایە لای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەخالەتی هەبوو یەکێتی ئەوروپا دەخالەتی هەبووە تەنانەت بەرپرسێکی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاندبوو کە ئەوە پیلانی ئەمریکا و ئیسرائیلەوە لە هەولێر دانراوە پیلانەکە و هەندێکی ژەڵێن ئەمریکا بۆیە جددی نیە لە ئاڵوگۆڕ لە ئێراندا لەبەرەوەی ئێوە بە ئەڵتەرناتیڤ نابینێ ینی ئێوە نەبوون ئەڵتەرناتیڤێکی واقعی بەڵێ ڕێز و سپاسمێ بۆ ئێوە ماندوو نەبن سلااو ڕێزمێ بۆ میوانەکەتان کاکسەلام و هەروە گوێگرانی عزیزتان زۆر سپاسەکەم بۆ بانگێشتەی بۆ لە منتان کردووە لەسەر و بابەتەی قسە بکەین دیارە بەشێک لە قسەکان کاکسەلام کردیە من لەگەڵیم لەگەڵ ئەو قسانم کە لەسەر ڕووداوەکانی ئێران بوو ئەو شتێک کە جەنابەت دەفەرمووی من سێ چوار خاڵ دەتوانم ئەرستان بکەم یەکەوەی ساڵێک پێش شۆڕشی گەلانی ئێران ئاغای هومایون وتەبێژی دەوڵەت بوو لە تەزاورات ئەوەڵین تەزاورات یەکێک لە ئەوەڵین تەزاوراتەکانی تەورێز کوتیەوە 40-50 کەسن لە دەرەوەی ئێران هاتوون و ئاژاوە دادەنێن و ئەوەیە کە دیتمان بوو بە ڕاپەرینێکی گشتی لە ئێران و بە هەرحاڵ ئەو وەزعەتەی بەسەر هات کە دەزانن ئەوە وتەی هەموو دەوڵەت و هەموو دیکتاتۆرێکە کە ئەوێت هەر چەشنە جوڵانەوەیەکی نێو وڵاتەکەی خۆی لە نێو خەڵکەکەی خۆی ئەوانەی کە لە دەرەوەن و دژمنین و تاو جێگەی بۆ ئێران هەڵدەگەڕێتەوە وایە لە وتە دژ بە ئیسرائیل و ئەمریکا و ئەوانێ
ئەوانە تۆمەتایەکە کە هەموو ئەو دیکتاتۆرانە دەیدەن لە جوڵانەوەکان لە چالاکە مەدەنیەکان لە چالاکە سیاسیەکان بەڵام ئەو شتەی کە واقعە ئەوەیە کە ئەو جوڵانەوە درێژەی ناڕەزایەتی خەڵکە لەو 39 ساڵەدا لە قۆناغێکی تر کە جیاوازە لە ڕەوتانی پێشوو ئەگەر عمری جمهوری ئیسلامی بکەین بە 3 بەشەوە 10 ساڵیەوە لەسەر شەڕ و داگرتنی وڵات و دەسەڵات و تا ماوەی کە خومێنیش زیینو بوو 10 ساڵی دواتر دەورەی سازندگی ڕەفسەنجانی بوو ئەو 20 ساڵە نیشانیدا کە جمهوری ئیسلامی ناتوانێت بێ ئەوەی کە ئیسلاحاتێک ڕفۆرمێک لە نێو جامعەتدا ببێت دەسەڵاتەکەی خۆی بەرێتە پێش هەر بۆیە خاتەمی هاتە سەرکار و ئەو 20 ساڵە جگە لە پەرانتزێک کە ئاغای ئەحمەدی نژاد بوو دەسەڵاتداران پێیان وابوو کە ئیسلاح تەڵەبەگەر لە بێتە قودرەت و ببێ بە ڕئیس جمهور و ئەوانە هەندێک خەڵک ڕازی دەکەن ئەو جوڵانەوە پیشانیدا بەو درۆشمەی کە ئیسلاح تەڵەب و ئوسولگەرایی تر ماجەراکەتان تەواوە پیشانیدا کە ئیدی ئەوەش ئاخرین تیری جمهوری ئیسلامی بوو لە کەمانەکەی داوە نەیتوانی جوابگووی ئەو هەموو مشکلاتە بێ کە کاکسەلام بەشێکی زۆری اشارە کرد جەنابیشت لە بۆیە ئەمن پێم وابێ ئەو جوڵانەوە ڕەوتێکە دەستی پێکردووە دیارە سەرکوت کراوە لەبیر نەکەین کە جمهوری ئیسلامی قودرەتی سەرکوتی زۆرە ئەزانین لە کوردستان چی کردووە لە زیندانەکان چ دەکا هەر بۆیە ئەو خەباتە بە نەزەری من بەڕای من درێژخایەنە بەڵام دەستی پێکردووە و قۆناغێکی نوێ لە درێژەی خەباتی خەڵکی ئێران دژ بە جمهوری ئیسلامی بۆ ئەوەی کە وڵام دەمەوە بە پرسیارە ڕاستەوە خۆی جەنابەت ئەمن پێم وایە لە ئێراندا 4 جوڵانەوەی سەرەکی هەن بەداخەوە ئەگەر ئەو 4 جوڵانەوە یەک نەگرن ئەو 4 جوڵانەوە هێزەکانیان یەک نەکەن ئەو خەباتە ئەو چالاکی درێژخایانتر دەبێتەوە بەڵام هەرچەند کە یەک بگرنەوە هەرچەند لێک نزیکبنەوە هەرچەند بتوانن هێزەکانیان کۆ بکەنەوە پێکەوە هاوفکری بکەن ئەمن پێم وابێ ئەو ماوەیە کورد دەبێتەوە و عمری جمهوری ئیسلامی زووتر تەواو دەبێت ئەو 4 جوڵانەوەی بەڕای من یەک جوڵانەوەی گەلانی ئێرانە ینی گەلانی بندەستە ئەوەی کە پێی دەڵێن ملیەت یا کەسانێکی تر پێیان دەڵێن گەلیان قەوم یا هەروشێت بێ بەڵام ئەوەیە کە 160 وڵاتی ئێران بڵێن 50 تا 60 بریتین لەو کەسانی کە بۆ خۆیان ئیدعایەکیان هەیە لەسەر زمانی خۆیان لەسەر فەرهەنگی خۆیان لەسەر مێژووی خۆیان ئەو شتێک کە پێی دەڵێن بە ئیستلاح لێڵێن ئێران جامعەیەکی کەسیرالملەیە ینی واتە لە 1 و 2 ملت پێک نەهاتووە بەڵکو پێک کاتەی و ژیانگەی چەندین و چەندین ملت و خەڵک و قەوم و زمان و فەرهەنگی جۆرباجۆرە وەک کورد وەک تورکی ئازەری وەک لۆر وەک بەلوچ وەک تورکەمەن وەک عەرەب وەک فارس ئەو جوڵانەوەیەکی گرنگە دوو هەم جوڵانەوە کە جوڵانەوەی ژنان لەو 39 ساڵەدا پێشەنگی مەقاومەت بوون لە بەرامبەر جمهوری ئیسلامیا بەهۆی ئەو وەزیەتەوە کە دەیزانن وەزعی ژن لە ئێران سێیەم جوڵانەوەی کرێکاریە ئەوانەی کە بە هەرحاڵ بۆ بەدەستهێنانی مافەکانیان چالاکیەکی تەواو دەکەن قوربانێکی زۆر دەدەن لە باری ئابوووریەوە لە ژێر زەخت و فشاردان و چوارم ئەو نووسەر و ڕۆشنبیر و ئەوانن کە بە هەرحاڵ بە فکر و بە بیرروڕای خۆیان کومەکی ئەو سێ جوڵانەوەی تر دەکەن ئەو 4 بەشە کە یەک بگرنەوە من پێم وایە ڕەوتەکە ڕوونتر دەرکەوێتوانە ئێستا هێزە سیاسەکان چ دەکەن ئەوە پرسیارەکە کە بەداخەوە نەمتوانی جواب دەمەوە بەڵام لە بەشەکانی باشە قساکەینەوە دێمەوە لای جەناب دوایی بیسەرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان ئەمڕۆ بەرنامەی لە ڕۆژهەڵاتەوە تایبەتە بە ڕەوشی سیاسی ئێران لە خۆرهڵاتی ناوەڕاز و پێکهێنانی ناوەندی هاوبەشی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و پەرشوبڵاوی هێزە سۆسیالیست و کرێکاری و چەپەکان لە ئێران و کوردستان و پێکنەهێنانی کوالیسیۆنێک یا ئیتلافێکی هاوبەشی نێوان هێزە چەپەکان تا چەنە ئیمکانی هەیە وەواردە ئەمڕۆ قسەباز لەسەرەوانەکەین بە میوانداری بەڕێزان ڕەوف کعبی ئەندامی کۆمیتەی ناوەندی یەکێتی فیداییەکانی خەڵکی ئێران و بەڕێز سەلام زیجی سکرتێری پارتی سۆسیالیستی شۆڕشگێڕی ئێران کاک سەلام ئەگەر بێمە لای جەنابێت ڕەخنەیەک لە ئێوە وەکو هێزی چەپ و سۆسیالیستی لە ئێران هەیە کە حرەکەتێکی منسەجیم نین و ناتوانن بە هەمووتان بە منسەجیمانە نوێنراتی بستنەوەی کرێکاری بکەن لە ئێران
پێتان وایە ئەو ڕخنەیە چەند ڕاستە یان ئایا هەلومەرجێکی لەبار هەیە ئیمکان هەیە دەستان داوەتە کارێکی ئەوە کە بتوان کوالیسیۆنێکی هاوبەشی نێوان هێزە چەپەکان پێک بێنن ئێستا هەر ئێوە کە لەم بەرنمەیە بەشدارن هەردووکیان وەکو هێزێکی چەپ و بەشێکی زۆری هێزەکانی تر بۆ نمونە حزبی کۆمونیستی ئێران، حزبی کۆمونیستی کرێکاری ئێران، حزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکمەتیست، حزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکمەتیست خەتی ڕسمی، چریکە فیدایەکانی تر بەشێکیان بچنەوەی کۆمونیستی زۆر لەو هێزە سیاسیانە ئەتوانن ئیتیلافێک و کوالیسیۆنێک بەیەکەوە پێک بێنن و لانی کەم ڕوو بەو ناوەندە هاوبەشەی کە پێکاتەوە وەکووتم لە پێشەژی بەرنامەکەوتم بەڕێزی برایمی عالیزادە ئەڵێ ئەو ناوەندی هاوبەشی کاری هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ناوەندێکی ڕاستە و ئێمە خۆمانیتیان نبینینەوە وەکو بچنەوەیەکی چەپ. بەڵێ ئێمە بۆ خۆمان وەکو حزب سوسیالیستی شۆڕژێری ئێران ڕاستی بەشێکی زۆری لەسەر ڕەخنە لەم ڕەوتە چەپە پێکاتۆم حیزبە. ئەگەر تاقیبتان کردبێ بەش بە حاڵی خۆم زۆر چەندین سمینار و باس و لێکۆڵینەوەم بووە دقیقاً لەسەر ئەم کەمبودانێکە چەپ لە ئێران هەیەی بەگشتی و منش پێما بێ ئەمە جێ ڕەخنەی جددیە و هێزە چەپەکانی ئێران و ئەلبەتە ئەوە بڵێم فقط چەپ نییە پرش و بڵاوە ڕاستیش هەروایە بە جۆرێک بەڵام ئێستا باسەکەمان لەسەر بەرەی چەپ و کۆمۆنیست و شۆڕجێرەکان بێت. واقعیەتی ئەوەیە من پێما بێ دەبێت هەموو هێزە چەپەکانی ئێران بە حیزب و ڕێکخراوە و کۆمۆنیست و هەر ناوێکیان لەسەر هەیە پێویستە بۆی جارێکی دیکە بە خۆیانەوە بچن و من پێما بێ بەشێکی بەرچاو لەم هێزانە بەداخەوە ئێستاش هەر لە دەورانی ساڵی 57 ینی 39 ساڵەوە پێش ژیانەکەن چ لەباری بۆچوون ئیدۆلۆژیکی و سیاستیانەوە وەچ لەم بوارەوە کە نەپسراون لەوەی کە وەکو فەرقا وەکو هێزێکی سکتاریست لە سنەت و کولتور و مناسباتی ناو سەرکردایەتی و ئەمانیان بگوزارن. ئێمە لە ئێران پێویستیمان بە حیزبی سیاسی شۆڕژێری سوسیالیست و کۆمونیستە و ئەم حیزبە سیاسیە مانای ئەوەیە کە هێزێک بێ بەرپرس بێت، هێزێک بێ تەنانەت بیرروڕایی جیاواز لە ناو خۆشییا بێت لە چوارچەوەی بزوتنەوەکەیە و هەڵگری ڕەخنە بێت، هێزێک بێ کە دەست بەرێ بۆ کاری شۆڕجێرانە و بەڕاستی کاتێک دەڵێ کۆماری ئێران سەر جمهوری ئیسلامی ئەبێ بڕوخێت بەکردەوە دەست بەرێ بۆ ئەو کارانەی کە کاری ڕووخاندنی حکوومەت دەکرێتە ئەستۆی و لەلایەکی ترە وەکو هێزێکی چەپ و کۆمۆنیستی کرێکاری دەبێ ئەبێ بە جۆرێک پەیوەندیەکی قوڵتری بێ لەگەڵ ئەم بزوتنەوە شۆڕجێرانە کە لە ناوەوە هەیە ئەمانە نوێنەدایەتی بکە خەڵکانێکی نوێتر بێنێتە ناو خۆیان ئەمانە بۆیە ئەرزمکردن کە من بڵێم بڵێ من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم ڕەخنەم هەیە لە حیزبەکەی ئەمە 6 مانگە پێکاتووە سەرەتایی کارمانە و بەشێکی لەم ڕەخنانە و بەشێکی بۆی بمانەوێت جواب بە ئەوزاعی ئێستایی هەلومەرجی ئێستای ئێران دێنەوە وەکو حیزبێکی سیاسی گەورە پێک بێنی و خۆشبەختانە لە ئەرزی ئەم 6 مانگەدا زۆر بەرەو پێش شوین لە هەموو بوارەکاندا هیواداری ئەم هەلە پێک بێت. ئێمە بەش بە حاڵی خۆمان بەیانی ئاشکرامان داوەتە دەرەوە هەموو هێزە چەپە و شۆڕجێرەکان ئەتوانن لەسەر هەستی هێندێک خاڵی هاوبەش هاوکاری بکەن لەگەڵ یەکتری بەڵام هێزێک بڕێک لەم هێزانە خۆیان بەزل ئەزانن بڕێک خۆیان سەرکردەکانیان هەروەک ئەرزم کرد بە بڕوای من هەشتا لە ساڵی 57 ئێرانە ژیانەکەن و پیان وایە خەڵکەکانی تر دەبێ بچێنە ژێر ڕەشێفی سەرکردایەتی ئەوان کە من بۆ خۆم پێما بێ بەشێکی زۆری ئەم سەرکردایەتیانە دەبێت لاچن و بۆ ئەوەی مەجال بەخوڵقێ بۆەوەی حزبی سیاسی پێک بێنی چون بەشێک لە سنەتی سەرکردایەتی لەم حیزبانەی کە بڕێکیان جەنابیش ناوت بردن بەشێک لەمانە خۆیان ڕێگرن بۆ ئەوەی کادرەکان هێزە سیاسیەکان و ڕێگای شۆڕجێرانە بگرێ بەری بۆی حزبێکی گەورەی سیاسی دروستکەی لەبەرەوەی ئەوان موقعیەتی خۆیان لە خەتەر ئەبینن و ئەمە خراپە ئێمە بەرژوەندێکی زۆر گەورەتر دەبێت لە بەرچاوی خۆمان بینین ئەویش باسی سەرنویشتی کۆمەلگایەکی 8 ملیۆنی وەکو ئێرانە ئەگە باسی چەپ و کاک سەلام پرسیارێ بکەم لێرە
وازحە کە حیزبەکەی ئێوە 6 مانگە پێکاتوە بەڵام ئەوەی کە جەناب زۆر جەختن لەسەر کرەوەیە کە هێندێ لەو بزوتنەوە چەپانە یان حیزبە چەپانە هێشتا بە خەیاڵ و بیرروباوەڕی 57 بیرەکەنەوە و پێ وا بوو کە ئەمانە هەندێکیان پێویستە حیزبەکانیان و سەرکردەکان لاچن لە بەردەم ئەو بزوتنەوەی وەکو ئێوە بۆی بێنە پێشەوە ڕخنە لێگرتن ینی شتەکانت مەفهوم نییە ینی زۆر وازح نییە بۆ نمونە ئایا ڕوبەچێ ڕوبە حیزبە ڕاستەکانە وەکو حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی شۆڕژگەر یا ڕوبە حیزبە چەپەکانە وەکو حیزبی کۆمونیستی ئێرانی ئیبراهیمی عەلیزادە و نازانم مجاهدینی خەڵقە ڕای کارگەرە یا مەبەست فیداییەکانە ئەنی وازح نییە ڕخنەکەت ڕوو بە کام هێزانەیە کامانە ڕێگرن کامانە هێشتا هەر هێزی ئیدۆلۆژیست و دۆگمن بە وازەحی بیر ناکەنەوە هەلومەرجی ئێران لەبەر چاو ناگرن ئەنی وازەحتر پێم بڵێ سپاست دەکەم. من باسەکەم سەبارەت بە چەپە مجاهدین و حیزبی دەموکراتوانە لەبەری چەپانین ویا کۆمەڵی شۆڕژێر ئەمان لەبەری چەپانین لەبەری ڕاست و بارحاڵ بزوتنەوەیکی تران من خەتابەکەم هێزە چەپەکان بوو وتم ئەوانەی وا جەناب ناوت بوو بەڵێ کۆمەڵی حیزبی کۆمونیستە کۆمونیست کاریگەریە سنەتی سازمانی فداییانە چریکە فدایەکانن زۆرتر ئەمانن یاوانەی بە کۆمونی و کۆمونیزمی کاریگەری کارەکەن کە خۆم لەگەڵیان بووم خۆم لە سەرکردایەتیان بووم ساڵهای ساڵ ئیشم لەگەڵ کردوون بەحسەکە ئارمان و بەرنامەی سەرەتایی و گشتیەکە نییە بەسێک ئەم سنەتانی کە باسم کرد بڵێ ئێستاش تۆ زۆربەی سەرکردی ئەم حیزبانە کە تۆ چاویلەکەی 39 ساڵە لە سەرکردایەتی ئەم حیزبانە ماونەتەوە معقول نییە ڕاست بڵێ ڕاست سنەتی ڕاست حەقی خۆیەتی وەکو دەوڵەتەکان وان تۆ مەگەر یا بە شۆڕژ یا بە جۆرێک بە زەختی زۆری کۆمەلگا لایەن بی بەڵام حیزبێکی سیاسی ناتوانێت 40 ساڵ سەرکردەیەکی سیاسی بە هیچ جۆرێک مەجالە نەبێ بیگۆڕی واگە کەسێک بیگۆڕێ حتمما مشکلی بۆ دروستەکەن لەناو ئەوە حیزبانەدا ڕێگری بۆ دروستەکەن ئەمە دەنگی داوەتەوە لەناو کۆمەلگا بە احتمال بۆ حیزبانە کەمەکە بەشێکی تری لەباری ئەرزمکردی لەباری ئەوەی وتم ساڵی لە ساڵی 57 تەماوە ساڵی 57 ئێمە وەکو چەپ بەگشتی هەڵەمان زۆر کرد شۆڕشی ساڵی 57 یا 79 وابزانەمەکە ئەمە لەسەر شانی هێزی چەپ و کرێکاری ڕوویدا کرێکارانی نەوتی ئێران پشتی حکوومەتی پادشاییان شکان هێزی چریک سازمانی فدایانی چریک هێزی سەرەکی لە ئێران بوو لە هەستی سەدان هزار کەسی خەڵکی دێنا مەیدان و هێزی زۆری بوو دوایە کۆمەڵەها دوایە حیزب ڕێکخراوەکانی تر هەروە فعالیتیان کرد بەڵام باسەکە ئەمەیە شۆڕشێکی وا بەرین هەموو دروشمی کرێکاری و دروشمی ئازادی خوازی و سوسیالیستیان بوو بۆ خومینی لێ هاتە دەرێ لەو شۆڕشە بۆ ئێستا لەگەڵ حکوومەتێک ڕوبەڕووین لە نەوعی داعش دەلیلەکەوێ چەپ ئەو کاتە هەڵەی کرد چەپ ئەو کات بڕوای بە باوە هێزی خۆی نەبوو زۆر دنبال باشە دێمەوە لای جەناب دوعای کاک ڕۆف ئێستا قسەکە ئەوەیە کە خۆشت شایەدی وە نزیکەوە ئاگاداریەوەی کە 5 هێزی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرەیەکیان پێکێناوە بە ناوی ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یان ناوەندی هاوبەشی ناوەندی هاوکاری هێزەکانی کوردستانی ئێران ئێوە تا چەند تەییدی ئەو ناوەندەکەن کە ئەوە کاک سەلام وتی کە ئەوانە هێزی ڕاستن و بەڕێزی ئیبراهیمی عەلیزادەش لە بەرنامەکەی ئەوتی ئەوانە هێزی ڕاستن ئێمە ئامادە نیم بچینە ناو ناوەندەوە ئێوەش پێت ئامان تێڕویانتان هەیە و ئەوەی کە کاک سەلام باسی کرد کە ئێوە بۆ نمونە ئێوەش وەکو یەکێتی فیدایان دیارە مەبەستی بەشێکی تریشی ڕێکخراوە فیدایەکانی ترە کە ئێوە هێشتا وەکو ساڵی 79 بیرەکەنەوە ینی بیرکردن ئاڵگۆڕێک بەسەر بیرکردنەوەتانە نەهاتووە و بەشێک لەم هێزانە و سەرکردەکانیان ڕێگرن لە بەردەم ئاڵگۆڕ و چاکسازی و بەدیێنانی مافەکانی کرێکاران و بستنەوەی سۆسیالیستی بۆ دلیلی کە ئەوە 30 ساڵە لە وەکو حیزبێکی چەپ سکرتێر و سەرکردەکانیان لە سەرکردایەتی لە ڕابەرایەتی و حیزبانە بەردەوا من یەکەم سەرنجی تۆ لەسەر ناوەندی پێکێنانی ناوەندی هاوکاری هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چی ئەوە دووەمیش ئەو ڕخنانەی کە سەلام چەنە بە نەزەری ئەتیبار وەرەگریوە چەنە پێ دوایە دروستن بەڵێ پێشێکی ئەگەر ڕێگام بدەن بە زانیارێکتان بۆ بڵێم زۆرتر بۆ گوێگرانی خۆشەویست مەجبورم ئەگەر وەختان کاتان دەگرم دەبەخشن بەڵام ئەوەڵەن کە چەپ یەکدەنگ و یەک ڕێز نییە یەک ڕێز نییە لە نێو وڵاتدا
هەروەک ڕاست هەروەک هێزەکانی دیکە وەک هێزە نەتەوەییەکان ئەگەر دەڵێن چەپە ببزانین کام چەپ بە بڕوای من سێ چەپ هەیە ئەو چەپەی کە لە ئێران منزورمە ئەو چەپەی کە پێی دەڵێن ڕفۆرمیست ینی لەگەڵ ئیسلاح تەڵەبی هاوکارە هەواهەنگە پێی وایە کە ڕووخاندن وانە چارەسەر نییە ئەبێ جمهوری ئیسلامی لە نێو خۆیدا مستحیل بێ ئیستەحالە بێ کە ببێ بە حکوومەتێکی کە چەپێکی دیکە هەیە هیچ کاری بە جوڵانەوە دموکراتیک و پرسە دموکراتیەکانی نێوگوڵات دانیە ئەڵێ کارگەری و سوسیالیزم وەلا غیر ئەو دوو چەپە ئەمن پێم وابێ لەگەڵیان کارکردن زۆر مشکلە ئەو چەپەی کە نەزەری ئێمەیە پێمان وایە دەتوانێت کاری گەر بێ لە نێو جوڵانەوەی سیاسی لە نێو ئێراندا ئەو چەپەیە کە سرە ڕایەوەی کە لە هێزی کرێکاریەوە هەڵقڵاوە لەوەی دفاع دەکا پشتیبانی ئەوانە بەڵام جوڵانەوەی دموکراتی بەڕسمیت دەناسێ لەگەڵ هەموو ئەو هێزە دموکراتیانەی کە پێشکەوتن خوازن کە لەگەڵ جیایی دین لە دەوڵەتن و بۆ جمهوریەکی سکۆلار خەبات دەکەن لەگەڵ ئەوانە هاوکاری بکە هەر بۆیە ئێمە وەک ئیتحادی فەدایانی خەڵکی ئێران چون فەدایش وەکو هەموو بەداخەوە سازمانەکان چەندین پارچە و چەندین شعبن ئێمە ئەو بەشین کە تقریبەن لە دوو وحدەتی نێو پارچەکانی دیکەی فەدایی پێکاتون و ئەو شتانەی کە باس کراوە حەدیقل بۆ ئێمەوانە یعنی ئێمە پێرە و ناوخۆمان هەیە ئەندامی کومیتەی ناوەندی پاش سێ دەورەی دی ناتوانێت خۆی کاندید بکاتەوە دەبێت دوای چوارمین دەورە ڕادەوەستێت ئەبێ دەورەیەک سەبر بکە ئەگەر بێ خۆی کاندید بکاتەوە لە دەورەی پەنجمدا دەتوانێت منزورم شتیوا هەیە ئاڵوگۆڕ کراوە ناتوانین هەموو بڵێن کە وەک یەکوان وانە ئەو پرسیینەوە خۆی و سەرۆکی و سەرۆک بوون لە پاش 40 ساڵوانەوانە ڕاستە واقعیە بەحسێکی دروستە بەڵام پێم وابێ ئەو پرسی جەنابتان لە دەرەجەیە وەڵا نەبوو پرسیاری جەنابتان ئەوە بوو کە چەپ بەگشتی چۆن بیر دەکاتەوە لە ئێستای ئێران و لەگەڵ ئەو شتەی کە لە کوردستان قوڵقاوە ئەمن بە پێی ئەو چوار جوڵانەوەی کە باسم کرد ئەمن پێم وایە چەپێکی مەسئول چەپێک کە ئەیەوێ سەرنوشتی وڵاتەکەی خۆی بگرێتە دەست ئەبێ پیرۆزبایی بکە لەو هێزە دموکراتیانەی کە پێکەوە یەک دەگرن هەر بۆیە ئێمە وەک سازمانی اتحادی فەدایانی خەڵکی ئێران هەر لە هەمیشە لەگەڵ ئەو هێزە دموکراتیانە رابطەمان بۆ رابطەیەکی نزیکمان بووە یارە ڕەخنە و بیر و ڕای جیاوازوانە لە جێگەی خۆی وەک هەموو جەریانێکی سیاسی کە پێکەوە رابطەیان هەیە بەڵام ئەمن پێم وابێ کار و چالاکیێکی هەواهەنگ و مشترک و تەلاشێکی مشترکمان هەیە پێکەوە ئەبێ بۆ ئەوە هەنگاو هەڵبین هەر بۆیە هەمیشە هاندەری ئەو یەکێتی و ئەو کۆبوونەوانە بووین و لێشتان ناشارینەوە کە ساڵهای ساڵە لەگەڵ هەموو ئەو ئەحزابە یا بەشێکی زۆریان و چەندین ئەحزابی دیکە لە غەیری کورد و یان بڵین بە ئیستلاح سەراسەری ئێمە تەلاش دەکەین بۆ ئەوەی کە بەرەیەک پێک بێت چون پێمان وابێت کە ئەو شتە ئەو بۆشاییە هەیەەوە ئەبێ پڕ بێتەوە بەڵام ئەمە ویست یەک تایبەتمەندی جمهوری ئیسلامی و وڵاتی ئێستای ئێران بڵێم لەگەڵ ئەوەی کە 57 ئێمە یا 79 زاینی بوو جیاوازی هەیە ئەو تا ئەو کات هەر 4 و 5 لاوێک دەیتوانی هەڵسێت سازمانێکی سیاسی دروست بکە خەبات بکە دژی شا مقاومت بکە ئەوە 39 ساڵە غەیر ئەز ئەحزابێکی نێو حکوومەتی هیچ حزبێک لە ئێران نەیتوانیوە دروست بێ ئەو سەرکوتەی جمهوری ئیسلامی سەرکوتێکی زۆر زۆر بەرچاوە ببوورە جوابی ئەوە نەدامەوە پێم خۆش بسەرنجی ئێوە سەبارەت بە پێکێنانی ناوەندی هاوکاری هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بزانم کە بۆ نمونە ئێوە هەمیشە بەحث لەسەرەوەکەن کە نا کوردستان بێ ئێران نە ئێران بێ کوردستان ناتوانن بەیەکەوە ئەگەر منسەجیم و یەکگرتوونە بن ناتوانن لە داهاتوە دەور و نەخشێکی گۆڕۆلیان هەبێ و ئەمانە مەحکومن کە بەیەکەوە بن و دەوریان هەبێ لە ئاڵوگۆڕێک لە ئێران پێک دێ بۆیە پرسیارەکەی ئێوە سەرنج و تێڕوانینی ئێوە وەکو ناوەندی وەکو کۆمیتێ ناوەندی یەکێتی فیدایانی خەڵکی ئێران چییە لەسەر ئەو مۆزوعە؟ ئەمە پێم وایە ئەماژەم پێدا کاکە گیان چون ئەوە بوو کە ئەرزم کردی ئەمە پێیرۆزبایی دەکەین پێمان خۆشە ئەو کۆبوونەوانە و یەکگرتنانە چون ئەوانە بەهێزێکی زۆربەیان لەگەڵ هەردوو حیزبی دموکرات لەگەڵ هەردوو کۆمەڵێمە ڕەوابطێکی زۆر زۆر باشمان هەیە و هەمیشەی هانمانداوە بۆ ئەوەی کە بەرەیەکی دموکراتیک لە ئێران پێش بێ ئەوەی کە ئێستا ئەوان لە نێو خودی کوردستان لە ڕۆژهەڵات توانیویانە ئەو ناوەندی هاوکاریە پێک بێنن
بۆ ئێمە پیرۆزە ئێمە بە شتێکی باشی دەزانین و پێمان وابێ ئەبێ هاندەری ئەوە بێت کە بتوانێت ئەو بەرەیە بە تەواوی ئێران خۆی داسەپێنێت و لەگەڵ هێزە سەرەکیەکانی ئەوانەی کە دەتوانن لە ئێران دەخالەتیان هەبێ لە منزورم هێزی چەپ و دموکراتیە توانن لەگەڵ ئەوان نزیکایەتی زۆرتر بکەن و لێشتان ناشارمەوە پێشم وایە ئیشارەم پێ کرد کە ئێمە لەگەڵیان لە تەمازداین لە گفتوگۆداین و لەگەڵ جریاناتی دیکەی بە ئیسلاح سەراسەری بۆەوەی کە بتوانین بەرەیەکی دموکراتی پێک بێنین لەسەر چەند خاڵیەک سەرنگونی جمهوری ئیسلامیە دوو جیای دین لە دەوڵەتە سێ جمهوریەکی سکۆلارە چوار حەقی کرێکاری و اعتصاب و تەظاهرات و هەموو ئەو مافە سەرەکیانەی نێو کۆمەلگایەکی دموکراتیە مافی ژنانە و مافی چارەی خۆنووسینەوە پرسیارێکی تر بکەم کاگڕۆ پرسیارێکی تر بکەم ئێوە لەگەڵم هێزانەی کە پێتان وایە لە مۆدێلی سێمی چەپن وەکو خۆ دوتت لە مۆدێلی چەپی ڕیفۆرمیزنین ئێوە لە مۆدێلی چەپی ئەوەی کە تەنها پێوا بێ بەبێ دیموکراسی تەنها جەخت لەسەر بستنەوەی کرێکاری و سوسیالیستیەکاتەوە ئێوە وەکو لایانی سێهەم کە بڕاتان بە پرەنسیپی دیموکراسی و بستنەوەی کرێکاری بەڵام دیموکراسی قبول بێ و ڕێکخراوێکی سکوێلار و جیایزین لە دەوڵەتی قبول بێ باشە لەنا ئەو هەموو بستنەوە کرێکاریانە ئێوە لەناو ئەو حرەکەتە چەپانەی کە لە ئێران هەیە ئەوە وەکو باسم کرد حزبی حکومەتیستە حزبی کۆمونیستی ئێرانە حزبی کۆمونیستی کرێکاری ئێرانە حکومەتیستە خەتی ڕسمیە و حزبی کۆمونیستی مارکز لینیزما و ئیزمە حزبی سوسیالیستی ئێرانە حزبی بۆ نمونە ڕوتی سۆسیالیستی کۆمەڵەیە ڕاهی کارگەرە ڕاهی کارگەری کۆمیتەی مەرکەزیە سازمانی ئیتیحادی فیدایانی خەڵقا فیدایانی خەڵقی ئێرانە ئەکسەریەتە ئەقەلیەتە ئەو هەموو ڕێکخراوانە ینی هیچیان ئەو لەو مۆدیەلی سێمە نین کە ئێوە بتوانن بەیەکەوە بەرەیەکی چەپ بێک بێنن بۆچی ئەوە ئێمە لە وتوێژ داین بەڵام یەک ڕاستی هەیە ئەمەوێ سرنجستان بۆ ڕاستی بکێشم مێڕا بکێشم ئەویش ئەوەیە کە لە نێو وڵاتی ئەوڕۆی ئێراندا بەغەیر ئەز کوردستان کە کەم تا کورد ئەویش بەڕاستی معلوم نییە زۆر بە احتیاتەوە قسان دەکەم بەڵام کەم تا کورد دیارە لە نێوخۆی ئێراندا هیچ کەس هیچ هێزێک ناتوانێت بڵێت کام هێزی سیاسی سەرەکیە یانیە و یا چدا هاتوویەکەیە بەڕاستی ئەوە جوڵانەوەی خەڵکە پیشانی دەدا تەجروبەی راپەڕینی زمانی شا ئەوە پیشان دەدا هەروەک ئیشارەیش کرا بە هەرحاڵ سازمانی چریکای فەدای خەڵکیێران زمانی شا تاقمێکی زۆر نەبوون هەندێک ڕۆشنبیر بوون کە مبارزەی چریکیانە کرد بەڵام پاش راپەڕین بەو شتە تەبدیل بوون کە دیتمان ئەوەیە کە ئەوڕۆ بە نەزەری ما بێ زۆر بە احتیاتەوە قسام بکەین کە ئەوانەی کە دەفەرمووی خۆ بەو بەپێی ئەو شتەی کە عەرزم کردی چون لە جمهوری ئیسلامی ئیمکانی فعالیەتی ئازادانەی و یا نیوە ئازادانەی ئەحزابی سیاسی نییە و هیچ حزبێکی سیاسی فعالیت ناکاوە نەیتوانیوە تەشکیل بە هەموو ئەو شتانەی کە ناوتان بردووە فعلەن لە دەرەوەی وڵاتی ئێرانە دیارە چالاکیان هەیە چالاکیەکەیان زۆر گرینگە بەڕای من زۆر بە نرخە و ئەوە هیچ جیاوازیەک نییە لە بین خەباتی نێوخۆ دەرەوەی وڵاتی ئێران بەڵام ئەو ڕاستیە پیشان دەدا کە ئێمە محدود بە دەرەوەی وڵاتی فعلەن و ناتوانین ئیدعا بکەین کە لە کام شار لە کام شوێن و لە ناو توێژ قشرێکدا ئێمە مەسەلەن نفوزمانەیە هەر کەسە و قسانە بکە ئەمن پێم وابێ ئەبێ زۆر بە احتیاتە و ئینسان گوێ لێبداوە من پێم وایە بۆ خۆمان ئێمە و قسانە ناکەین بەڵام ئێمە لەسەر سیاست پێدا دەگرین وەک ئیشارەتان پێکرد سیاسەتی ئێمە لە نێو وڵاتی ئێراندا ئەوەیە کە ئەو ئالترناتیوە ئەو بەرەیە کە پێک دێ ئەبێ لەسەر ئەو چوار چرخەی کە عەرزم کردی ئەو چوار جوڵانەوەیە پێدا بگرێ هەرکان لەو جوڵانەوەیە کەم بگرین ئەمن پێم وایە کەمگرتنی تەواوی ڕاپەڕینی خەڵکی ئێران تاو جێگەی بە ئێمە هەڵدەگەڕێتەوە بۆچی بەخۆشیەوە هێز زۆرە بەڵام تا لە نێو خۆی وڵاتدا جوڵانەوە باشە دێمەوە لای جەنابێتەوە زۆر زەحمەتەوە هێزانە لە دەرەوە بتوانن یەک بکرێن باشە دێمەوە لای جەنابێت بیسەرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان بەرنامەی لە ڕۆژهەڵاتەوە تایبەتە بە پرسی بستنەوەی چەپ و کرێکاری لە ئێران و کوردستانی ئێران و پێکهێنانی ناوەندی هاوبەشی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە میوانداری بەڕێزان سەلام زیجی سکرتێری پارتی سۆسیالیستی شۆڕژگێڕی ئێران و بەڕێز ڕەوف کەعبی ئەندامی
ئەندامی کۆمیتەی ناوەندیەکێتی فیدایانی خەڵکیێران کاک سەلام بێمەوە لای جەنابێت من 20 هێزی سیاسی چەپ و کرێکاری کە خۆیان واناوناوە بۆ کاگڕەوە بژار کە بۆچی ناتوانن ئێتیلافیە کۆلیسیۆنێکی چەپ پێک بێنیان و پرسیارە لە جەنابیش بکەم ئەوە حیزبی ڕەنجبەرانە ئەوە سازمانی زەحمەت کێشانە ئەوە ئیتیحادی سۆسیالیستی کارگەریە ئەوە فیدایانی کۆمەنیستە ئەوە چریکی فیدایی خەڵکی ئێرانە ئەوە سازمانی فیدایانی خەڵکی ئێرانی ئەکسەریەتە ئەوە هەستەی ئەقەلیەتە ئەوە فیدایانی ئەقەلیەتە ئەوە سۆسیالیستی کارگەریە ئەو هەموو ڕەوتانە بۆچی پێ دوایە ناتوان بە یەکەوە ناوەندێکی هاوبەش پێک بێنن و ویستم ئەوەش بۆ پرسیارش لە جەنابت بکەم تۆ پێت وتم وتت ئەو هێزانە بەشێکی زۆریان چەند ساڵە لەسەر حکومنی لا ناسن ئەوانە خۆی هێزە دەوڵەتیەکان یا خۆی هێزە ناسیۆنالیستەکانیان گرتوکە لەسەر حکومێت دەمێننەوە بەڵام خۆ جەنابیشت لە دەورانی 57ەوە لە ناو کۆمیتە ڕەهبەری کۆمەڵە و دوای حکمەتیست و دوای خەتی ڕسمی بووی تا ئینشقاقێکت کردووە و بۆ نمونە کۆمەنیستی کارگەری حکمەتیستی خەتی ڕسمی هەر درێژکراوەی میراتی حکمەتیستە و ئەمانە درێژ بەشیشان درێژکراوی حیزبی کۆمەنیستی ئێران و کۆمەڵن ینی مەبەستمەوەی هەر ئیدامەتاندا و ئیدامەتانداوە هەمووتان هەرماونەوە خۆ شتێکی تازە نبینین ئێمە لەم ڕەوتە سیاسیانەی کە لە ئێران و کوردستان هەیە بەڵێ من پێشتر نکتە زۆر کورت بڵێم دوای دێمە سەر پرسیاری جەنابەت یەکیان لەسەر بەرە جەنابەت پرسیارت کرد کاگرۆفیش جوابی داوە بەش لە ڕوانگەی دیدگای خۆیانەوە من ئەوە بڵم بەرە وەختی باسی بەراکەین زۆر دەبێت ڕۆشن بێ بەرە بۆچی پێک دێنی ئەوە گرینگە وەگەر هەموو کەس پێی خۆشە خەڵکی پێی خۆشە دەڵێن ئاها فلان حیزب و فلان حیزب یەکیان گرتووە و بەعام خەڵکی شتی وای پێ باشە بەڵام باس لەسەر ناوەڕۆک و ئامانجیەوە بەرەیە من بۆ مەجال زۆر کاتان نەگرم بە کورتیەڵم مەسەلا گە بەرەیەک پێک بێ بۆ حکوومەتی فدرالی و قەومی لە ئێران من پێما بێ پێک نێ باشترە یا بەفەرز ئەگە بەرەیەک پێک دێ بۆ ئەوەی بچێت بەرەیەک بۆ دەنگ دەگاتەوە بۆ جۆسکی من ببورن بەرەیەک ئەگەر پێک بێت بۆ ئەوەی مەسەلەن چاوەڕوانی ئەوە بێ حکوومەتی ئەمریکا و وڵات عەرەبستانی سەعودی و چێ بێ یارمەتی بدا بەدەسەڵاتگا من دەڵام خەڵک ئەو بەرەی پێ باش نەبێت چاکترە تا دفاع لە بەرەی وا بکە دەرنەتیجە بەرە بنەفسی خودی بەرە لەلایەک وەگە مثبەتە ئەوانە مەسەلەکەوەی دەبێت بۆچی بزانین بۆچی پێک دێت ئامانجەکەی چییە لەم ڕوانگە زۆر بەرە بە زەرەری خەڵکە زۆر بەرە بە پێچەوانی ڕێبازی شۆڕژێران ئەڕواتە پێش ئەبێتە داردەستی ئەم وڵات یا ئەو وڵات کە بەداخەوە لە عێراق تەجروبەمان کردووە ئەوە دوای سەدام حوسێن عێراق چی بەسەرات ئێمە نامانەوێت ئەوە ڕووداوە تێکرابێ ئەوە سووریە چی بەسەرات نامانەوێت ڕووداوی سووریە لە ئێران و لە کوردستانی ئێرانە بە هیچ جۆرێک پێک بێت لەم ڕوانگەوەیەوە ئێمە بۆیە دەڵم پرسیارەکانەیە ناوەڕۆکیان بەرانەوەیە بەرەکان کە پێک دێت چ ڕاست ئامانجەکەی چییە و دەیەوێت چ کارێ بکە ئەوە لەلای لایەکی تر ئێمە وەکو حیزبێکی سوسیالیستی نەکدەتنیا لەگەڵ شەبۆک ئەرزم کرد لە پرسیاری پێشوو لەگەڵ حتا جریانێک ڕاستیشا یا لە بەرەی چەپ قەرار ناگری ئێمە لەگەڵ ئەوانش حاضرین هاوکاری بکەین لەسەر شتی دیاری کراوە بۆ نمونە ئەلان هەر حیزبێک هەر ڕێکخراوەیەک چ لە کوردستان چ لە دەرەوەی کوردستان بێ لەسەر بەیاننامەیەک لەگەڵ ئێمە تەوافقکە بڵێ ئێمە دژ بە سناریوی ڕەشی لە ئێران پێمان دژ بە دەخاڵەتی ئەمریکان لە ئێران پێ دژ بەوەین کە شەڕی قەومی و نەتەوایەتی و ئاینی لە ئێران وەڕێ بخەن هەر هێزێک بێت شەب یا ڕاست بێمە حاضرین لەگەڵی بەیانەی هەوبەش ئیمزا بکەین بە خاتری ئەوەی دفاع لە کۆمەلگاکە و لە مەدەنیەت و بەرژەوەنی کۆمەلگاکە بکەین دەنێکی ئێمە لەم بابەتەشەوە حاضرین بۆم کارە لە موردی هێزە چەپەکانەوە من عەرزم کردی بۆ ئاگداریتان لەم ڕووداوانەی دوایی کە ئەترازان لە ئێران دەستی پێ کردووە حیزبی ئەمە بەش بە حاڵی خۆی تەنانەت نامەی بۆ زۆربەی هێزە چەپەکانی ئێران ناردووە هەرو هێزانەی کە جەنابەت ناوت بردن داوام نامەمان بۆ ناردوون پێمان وا بەرەسەرم بڕوایە بووین ڕووداوە سیاسەکانی ئێران ئەمە دەخوازێتەوە کە هێزی چەپ و کۆمەنیست و سوسیالیست و شۆڕژێر بەس هەست بە پرسایەتی بکات بێت جیاواز لەوەی بیرروڕاکانمان جیایە جیاواز لەوەی هەر کەسێک حیزب و سیاست و بەرنامەی خۆیە بەڵام لەسەر هێندێک خاڵ بە تەوافق بگەین لەسەر هێندێک
سیاست بە تەوافقین بۆی بەرەی چەپ پێک بێنین ئینسان حیزبەکان و یا ڕێکخراوە سیاسیەکان دەبێت لە هێندێک شتیواوە دەست پێ بکەن کە دواتر بتوانن تەنانەت لە بوارێکی سەراسەری تردا هاوکاری باشە کاک سەلام کاتی بەرنامەکەمان زۆری نەماوە ئەگەر پرسیارێکی جددیەیە کە پرسیاری بەشێک لە چاودێرانی سیاسی و لە ئاگادارانی ڕەوشی چەپە لە ئێران و کوردستان ویژەوەیە کە ئەحزابی سیاسی لە ئێران بەڕاست و چەپیەوە بەردەوام ئینشیعاب و ئینشقاقی سەر لە نوێیتیا دروزە بێ یعنی کاتی نییە بۆت بژمێرم کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەر ئێوە جیابوونەوەتان یەکەم جار لە سازمانی کوردستان حیزبی کۆمونیستی ئێران لە ساڵی 90 دوجار پێکهێنانی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران دوجار پێکهێنانی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکمەتیست دوای جیابوونەوەی خەتی ڕسمی دوای جیابوونەوەی ئێوە دوای جیابوونەوەکانی تر و بۆ نمونە جیابوونەوەی دوو ئینشقاقی ڕای کارگەر و ڕای کارگەری کۆمیتەی مرکزی دوای جیابوونەوەکانی حیزبی دیموکراتەکان و کۆمەڵەکان دوای جیابوونەوەی نازانم بەردەوام شریکە فیدایەکان بەردەوام گلەی ئەوە هەیە لە ئەحزابی سیاسی لە کوردستان و لە ئێران بەردەوام خەریکی ئینشیعاب و ئینشقاقە یعنی ئینشیعاب و ئینشقاقی ئێوە بە نمونە زەج وەرگرین بۆ کارەکەی چییە و پێتان وایە ئەمە تاکەی درێژا کێشێ و پێتان وانە کە ئەوە زەربەی گەورادا لە بستنەوەی چەپ و کرێکاری لە بستنەوەی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەڵێ ئێمە پێمان وایە زەربەی لێداوە تا ئێستا هۆ کارەکەشی من بڕێک لە بەحسەکانە باسم کرد بە بڕوای من بەشێکی دەگرێتەوە سەر ئەو شرایەتی تایبەتمەندی سیاسی ئێران تۆ چاو لەکە ئۆپۆزیسیۆنێک 39 ساڵە ئۆپۆزیسیۆنی دژ بە حکوومەتی ناوەندی بەڵام هێشتا هەر ئۆپۆزیسیۆنی لە سەرەتای بەحسەی پرسیاری ئەوڵەوە خدمەتان ئەرزم کردوتم ئێمە هێشتا هەڵەکانی ساڵی 57 لەگەڵ خۆمانە کێشین وەختێک ئەم هەڵانە لە سیاست و لە کردەوەماندا هەیە دەرنەتیجە سەرکەوتنمان کەمتر بەدەستەوەیە هێزی جەماوەردش بە کۆماری ئیسلامی هێزی هەرو بزوتنەوە شۆڕەجێرانی کە کاگرۆفیش باسیەکرد بە تایبەت بزوتنەوەی کرێکاری و ژنان و لاوان وەختە سیاست و حیزبی سیاسی ڕێک و پێکی نەبێ ناتوانێت بەرەو پێش بچێ هۆی هۆکاری ئەم ئینشقاقانەش لەوەیە کە تۆ ئەم سەرکەوتنت بەدەستنێناوە تۆ لەگەڵ حکوومەتێک خەریکی شەڕەکە هەتا وەرە نەتوانی شکستی پێبێنی نەتوانی پێشڕەوی بکەی بۆ خۆت معلومە ئەو کات شەشەی سیاسی بحرانی سیاسی ئەکوێتە ناو خۆتەوە بە نظری من سەرنوشتی ئێمەی چەپ و کولی ئۆپۆزیسیۆنی ئێران بەڕاست و چەپ سەرچاوەکەی لێرەوەیە باشە سەرچاوەکەی لێرەوەیە و قەتعەنیش پێما بێ زەرەری خۆ زەرەری لێ دراوین زەرەرمان کردووە بە نەفعی کۆماری ئیسلامی تەواو بووە و ئێمە بەش بە حاڵی خۆمان ئەو واقعیەتەمان دەرکردووە ڕەخنەمان لەو ڕابردوو هەیە و پێمان وابێ ئێستا دەبێت ڕێگا بکەینەوە بۆ لابرنی ئەو کوڕیانە و باشە بۆ دوایین جار بۆ چەند لەحزەیەک دێمە وڵات کاکڕۆڤ ئەگەر ئەو پرسیارە لە جەنابی شتکەم یانی گلێ و ڕخنەی زۆر لەسەریەوە هەیە بەردەوام خەریکی ئینشیعابن ئینشقاقن هێزەکانی ڕۆژهەڵات و ئێران بەگشتی یعنی ئەوە ئێستا ئەتوانم ناوی چەند لە گروپی فیدایانی خەڵقت پێ بڵێم کە شاخەی جیاواز یعنی ئەو ڕخنەیە تا چەند بە نەزەری ئێوە دروستە و تا چەند ئێوە لە داهاتوو ئەتوانن منسەجیم بن یەکگرتوو بن و بۆی بتوانن کاریگەریتان هەبێ و ئینشقاقانە پێ دوایە زۆر لە چاودێران پێیان وایە ئینشیعاب و ئینشقاقەکان ئیدۆلۆژی نین هێندەی مەساڵح و دەسەڵات و شتی لەو بابەتەیەوە چۆن ئەو بابەتە هەڵە سەنگێنن بەڵێ ڕاستە هەر وەک باسیش کرا بۆەوەی کە بەرە یان هاوکاری ئەبێ بناخەیەکی هەبێ بناخەکەی سیاسی بێ سەرەتای بناخەی حزبێکی سیاسیش ئەوەیە ئایدۆلۆژی و سیاسەتەکەیەتی وەختێکە ئەو سیاسەتە جیاواز بێت خۆ ئینشعاب دەکرێت بەڵام بۆ ئەوەندە زۆرە کە لە ڕادەیەکی ئەوەندە ئەو تۆدایە کە هەموو باسی دەکەن جەناب شارەتان پێکرد بە خااتری ئەوەیە کە من لە نێو وڵاتەکەی خۆماندانین ینی ئەو سیاسەتی کە هەڵی دەبژێرین هەر بۆیە ناکۆکیە شخصیەکان و کەسایەتیەکان بەرچاو دەبێتەوە بۆ ئەگەر ئینسان لە وڵاتی خۆی بێ ئەوە سیاست دەکەی ئەو سیاست ئێوارە جواب بوو وڵامی خۆی وەردەگرێتەوە لە خەڵکزانی و سیاستە دەستێتە پێش یان ناچێتە ئەو سیاست دروستە یان نیە هەر بۆیە ئەو حیزب سیاسی دەتوانێت قەوام بگرێت لە نێو وڵاتەکە یان نەیگرێت پەرە بستێنێت یان نەستێنێت بەڵام ئێستا کە لە دەرەوەی وڵاتین بەپێی ئەو دەلایلانەی کە عەرزم کردن بە
هەرحاڵ ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی وڵاتە بەشێکی زۆر بەداخەوە لە گرفتاریەکانی دەبێت ئەو گرفتاریان باشە ئەوانە هۆکاری و ئینشعابانن بەڵام بەخۆشیەوە من پێم وابێ ئەو دەورە خەریکە تەواو دەبێ وی رابطەی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ جوڵانەوە لە ئێران هەرچی لە ئێران جوڵانەوە کە بەردەوام بێ گەشە بسێنێت ئەمن دڵنیام کە هێزە سیاسیەکان بەخۆ ئەچنەوە دەتوانن. باشە کاکڕەوە بەگەر دوایین پرسیارم لە جەنابەت ئەوە بێ بە کورتی دوایین پرسیار بە کورتی جوابم بێتەوە کاتی بەرنامەکەمان تەواو سپاس دەکەم ئەوەیە کە ئەگەر پێم بڵێ هەڵوێست و تێڕوانینی سازمانی ئیتیحادی فیدایانی خەڵکی ئێران سەبارەت بە ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر شاری عەفرین چییە وەکو پرسێکی نەتەوەی وەکو پرسێکە بچنەوەیەکی سۆسیال دیموکرات لێ ڕابرایەتێکە و ژنان و کرێکاران بوونەتە قوربانی. ئەمە هەڵوێستمان گرتووە بە شیدەت محکومی دەکەین دژ بە و تەجاوزین تەجاوزە بە نەزەری ئەمە دەست درێژیە بە خاکی وڵاتێکی دراوسێ و بەتایبەت ئەو عەفرین کە بە هەرحاڵ دژ بە داعش خەباتی کردووە شەڕی کردووە قوربانی داوای گیانبەخت کردووی زۆرە ئەو خەڵکە دەربەدەر بووەوە پێم وابێ کاری تورکیە محکومە لە هەموو لایەنەکەەوە هیچ قسەی تێدا نیە ئەوەی وڵاتانی دیکە چه هەڵوێستێک دەگرنەوە خب بەحسێکی دیکەیە سپاس دەکەم بەڕێز کاکە سەلامزیجیەکە دواییم پرسیاریشم لە جەنابەتەوە بێ کە هەڵوێستی ئێوە وەکو حیزبی سۆسیالیستی ئینقلابی ئێران چییە سەبارەت بە ئۆپراسیۆنەکانی تورکیا بۆ ئەفرین؟ ئێمە هەر ئەو کاتێ ئەم ڕووداوە ڕوویدا بە توندی هێرشەکانی تورکیەمان محکوم کردووە و پێمان وایە ئەو هێرشێک کە تورکیە دەیکات لەلایەکەوە چرا سەوزێکە ئەمریکا دەیدات و ئەمریکایە کە لەوێ بۆ خۆی سەقامگیرە و چاوە وەکو ڕووداوەکەی کەرکوو کە ڕوویدا لەوێ چاوەڕوانی کوشتاری خەڵکەکەیە و دەوڵەتی ئەساد تا رووسیا هەموو کۆماری ئیسلامی ئەمانە دەستیان هەیە لەم تەوافقی تورکیە کردوێتی و پێمان وانێت تورکیە بە تەنیا بڕیارێکی وایدابێ هەموو ئەمانە ئێمە محکومان کردووە شەرمەزارن و خەڵکی ئەفرین خەڵکی ڕۆژاوە حەقی خۆیانە مقاومەتێ بکەن و حەق وایە هەموو خەڵکانی جیهان بەو پڕیتوانانەوە یارمەتیان بدەن و پشتیوانیان لێ بکەن چون لەبەر ئەوەی بەڕاستی فەر نابێ وەکو خەڵکی کوردی شارێک یا ناوچەیەک چاوی لێ بکەین هەر بۆیە بەشێکی زۆر لە قوربانیەکانی وەک دەورانی کوبانیش بوو ئەسان کورد نین کورد زبانیش نین بە کوردیش نیانەتوانی قسە بکەن بەڵام جوانیان فەدا کردووە خەڵکی چەپ خەڵکی شۆڕجێت لە وڵاتانی جۆرا و جۆرەوە چوون یارمەتیان دابوون لەبەر باشە زۆر سپاست دەکەم خەڵکی ئەوێ دژ بە حکوومەتی زۆر سپاس دەکەم وەکو داعش مبارزەی کرد و جێ خۆیت دەنێت ئێمە زۆر پشتیوانی دەکەین زۆر سپاس دەکەم بیسەرانی خۆشەویستی رادیۆگەلی کوردستان بەنامەی لە ڕۆژهەڵاتەوە کۆتایی هات کە تایبەت بوو بە بارودۆخی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و بزوتنەوەی چەپ و نامونسەجیمی هێزە چەپەکان و ئینشقاب و ئینشقاقی بەردەوام و هەوڵەکان بۆ نزیکبوونەوەی هێزە چەپەکان لە بەرامبەر هێزە ڕاستەکان و کە ناوەندێکی هاوبەشیان پێکەناوە خوێندی چاوتیان و لە بەرنامەکانی داهاتوە قسە و باسی زۆرترمانە بێت سەبارەت بە ڕۆڵ و کاریگەری هێزە چەپەکان و دەور و نەخشیان لە خۆرڵاتی ناوەڕاست و لە ئێران لە عێراق و لە پارچەکانی تری کوردستان میوانەکانم بریتی بوون لە بەڕێزان سەلامزیجی سکرتێری پارتی سۆسیالیستی شۆڕژگەڕی ئێران یا حیزبی سۆسیالیستی ئینقلابی ئێران و بەڕێز ڕەوف کەعبی ئەندامی کۆمیتەی ناوەندی یەکێتی فیدایەکانی خەڵکی ئێران یان سازمانی ئیتیحادی فیدایانی خەڵکی ئێران کە هەریەکەیان بەڕێز کاک سەلامزیجی لە سویدەوە بەڕێز کاک ڕەوف کەعبی لە پاریسەوە لەگەڵم بوون تا بەرنامەی داهاتوو کاتێکی خۆش سپاستان دەکەم.